بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاوی جەلال گۆڵەیی و میدیایی گەڕیانتان لێبێ. ئەمەوێ لە پێشەوە گەرمترین و جوانترین پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو موسڵمانانی جیهان بکەم، بە هیوای ئەوەی ئیشەڵڵا مانگێکی پڕ خۆشی و بەرەکەت و ئیشەڵڵا تەعاتی هەموو لایە قبوڵ بێ و ڕۆژووی هەموو لایە قبوڵ بێ. بە هیوای ئەوەی ئیشەڵڵا لەم ڕەمەزانەشا دوو موچە بدرێ، دڵی حکومەت باش بێ وەلەو بەخوا عەقڵم نایبڕێ، بەس بە هیوای ئەوەی کە ئیشەڵڵا لەگەڵ ئەم مانگە پیرۆزەیە دوو موچە بدرێ و خوای گەورە لەگەڵ بارانی بەڕەحمەتیش بێ بەشمان نەکا، بارانی بەڕەحمەتمان بۆ ببارێنێ و ئەم خۆڵبارینەشمان لەسەر لابا ئیشەڵڵا. خۆشەویستان، من لە دوای 40 ڕۆژ بۆ جارێکی تر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هاتمەوە خزمەتتان، لە خزمەتتان نابم. داوای لێبوردنم هەیە بۆ ئەو 40 ڕۆژەی کە من دابڕام لە میدیایی گەڕیان لەبەرەوەی لە وەرزی تازەی بەهارە ویستم داغڵ بمەوە، بەڵام ئەم مانگە پیرۆز و پڕبەرەکەت و جوانەشی هاو بەسەرە. لەگەڵ کاگڕێبازا بە پێویستمان زانی لە ڕەمەزانە لە ڕۆژانی هەینیە، هەموو شەوانی هەینی کاتژمێر 9 ڕاستەوخۆ لە خزمەتانە بم و خزمەکاریتانەکەم. تەراویحیش تەواو بووە. ئیشەڵڵا بە هیوای ئەوەی بەرنامەیەکی خۆش و جوان پێشکەشی ئەوەی ئەزیز و بەڕێز بکەن. کاکە ڕێبازی دڵ و گوڵ ئەمشەو هەستا بە هەموو ئیشەکانی، هەم مۆنتێری و هەم کامێرە و دار و بەردوڵاتوانم بڵێم ئیشی 5 کەسە کرد ئەمشەو. دەست و چاوە خۆش بێ، دەست خۆش بێ ئاخوا. خۆشەویستان، 0771 471 52 64 ئاسیایە، 0750 ڤایبەرە، 0771 891 75 لەسەر شاشەکەش دامان ناوە بۆ کوردانی تاراوگا لە خزمەتان نابم. ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبوڵ بکەن. هونەرمەندی خۆشەویست کاکە بەهرۆز غەریب لە پیرەمەگرونی سەربەرز و جوان و ئەزیزەوە. پیرەمەگرونەکەی جەلال گۆڵەی ڕێز و حرمەتم هەیە بۆ تەواوی هەموو پیرەمەگرون. کاکە بەهرۆز هونەرمەندێکی تازە پێگەیشت و لاوە. زۆر بەخێر بی بەهرۆزی گیان. قوربان کاک جەلال، سپاس دەکەم. یا ڕەبی بەخێری. مەمنونم، سپاس دەکەم. کاکە کردار و کاکە شاکار، ئەو دوو خۆشەویستە و ئاسپەت جوانانەی شاری پیرەمەگرون زۆر ئێوەش بەخێر بێن. کاگڕێباز ئەڵێی شەڵا سابتیانەکەین بە دایمی لێرە بن. زۆر باشە، ئیشەڵا بە پێی توانا و مەجای ئەمانیش کاکە ڕێکەکەیان تۆزە دوورە بە حسابیان بۆ بکەیت. دەستخۆشیتان لێ یەکەم، یاخوا بەخێر بن. خۆشەویستان، ڕاستەوخۆ لە خزمەت هابم. ڕێز و حرمەتم هەیە بۆ کاکە ئەحمەد گۆران، بەرپرسی پەیجی فەیسبووکی جەلال گۆڵەی شاب گیان ڕازەکەی زەختێ لەسرە. خەڵکێکی زۆر پێیان و توی ئەو بەڕێزانە پێیان و توی کە هیچ شتێکی تازەم نییە، بەڵام کاکە لە کۆباز و NRT و لە کوردماکس و لەمانە با بڵین چاوپێکەوتنم هەبووە، بەس دەردی خۆ دەڵێ هیچی تامی کەناڵەکەی خۆمان نایە لەگەڵ ڕێزما بۆ هەمویان. ئەم شەو ئیشەڵڵا هەرچی لە مێشکما بێ و غەزم بێ بە و هینەکەم لە خزمەت هابم، میترەوە کاتە خۆچی لەکەی لێ بکە. خۆشەویستان، سپاسێکی بەپایانی کاک جەزای سازەکەم. سپاس بۆ کاکە ئاری کە ئەم شەو هاوکاری کردین خاوەنی ئەم بینایە کە ئەو مامۆسا بەڕێزەش داوای لێبوردنی لە یەکەی نەگەر ئەم شەوی زعاجی بکەین. داوای لێبوردنمان هەیە بۆ هەر هەمویان خۆشەویستی میدیاکانی گەڕیان قبوڵ بکەن. باش، ئەچمە لای بەرهەمێکی کاکە بەهرۆز و دوایی لە خزمەتان نابم ئیشەڵڵا. فەرموو. بهار ببارانم نمباری، بهار ببارانم نمباری،
تكتك لقونا يبون بدياري زاد شون نقريم بشين وزاري هراو برانا بو بيادقاري هراو برانا بو بيادقاري فلاك شرخك نصازالنو روش قرما بو بشين ورو فلاك هورك نقرين بماتام فلاك ببارا براني لخام فلاك ببارا براني لخام هرخو مزانم بدلاوين موا هيلاكي لشيت براوين موا هرخو مزانم بدلاوين موا هيلاكي لشيت براوين موا هيلاكي لشو زماني سختم زو ساريجك مرقينا وقتم جانم بفداي شاري بيدنجم روحم بقربان مزار وسنجم نمزاني روشي قلي بداخل وشكو زرد بي الروي لباخل وشكو زرد بي الروي لباخل الدكم خولي مناكوي كبير الدكم خولي مناكوي بشاو بالروج ضل الناس رمي بيادي دنقيت لواني والله بسو زقريان ببرزي بالا بسو زقريان ببرزي بالا ضامن بنالم بدلشي بريزوش سري مزارك بقر مبار ضامن بنالم بدلشي غمناك بالاد بجواني نرايا جيخاك بالاد بجواني نرايا جيخاك ئەی ئافر یاخوا دەمە خۆش بێ بەرۆزگیان دەستان خۆش بێ کاکە شاکار و کاکە کردار داوای لێبوردنەکەین بە حکمی ئەوەی بیناکەی ئێمە خەڵکانێکی تیای ئیسراحە دەکەن ڕۆژ بووایە زیامانە کرد بەس من داوای لێبوردنەکەم بە حەقەت گوێتان نەخۆتان نییە بەڵام دەستان خۆش بێ مۆسیقایەکی جوان گۆرانیەکی زۆر جوان بۆم گۆرانیە با بڵین لە کوێوە هاتووە من لا هنرمندی خۆشەویست مامۆستا شاخوان ئەحمەدی جوۆم لێ بووە ئازام کلیدیشی بۆ کردووە من لەوە جوۆم لێ بچان زۆر باش دەست دەمە خۆش بێ وڵا گۆرانێکی خۆش بوو جوانیش ئەدایی کرد وەکو وتم تۆزە سەوتی ناو ستۆدیۆی ئێمە کزە داوای لێبوردنمان هەیە گەر لە کەمون کورتیمان ببورن باش ئەحمەد گۆران لە خزمەتە ئەزانم چاوەڕێن کێ
کاکە سامان لە پیرەمەگرونی سەربەرزەوە. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی و بەڕەکات و کاکە سامان. ئەم کاتتان باش هەموو کاتی تۆر یاخوا سەلامەت بن. وەڵای ئەوەی ڕاستی بێ ئێمە دوو نەفەرین دائیمان گوێ لەو کەناڵی ئێوە ڕادەگرین. زۆر جار تەلەفۆنمان بۆ کردوون کوێوانە بەرنامەکە ڕاستەوخۆ نییە. بەرنامەی من بوو با بڵێن ئەم بەرنامەی ئێوە زۆر جارە تەلەفۆنمان کردووە کوێوانە ڕاستەوخۆ نەبووە دووبارەمان کردوێتەوە. بەڕاستی زۆر بەخۆتم خۆشحاڵە ئەگەم ڕۆختەتان لەگەڵ دەکەین. تۆ ئەزیزی کاکە سامان لە تەلەڤیزۆن ئەگەر سەیرمان کەن ڕۆژانە بەرنامەکانی من دووبارە بێتەوە ئاگاداریەوە بە ڕاست دەکەی. وەڵڵا ئێمەش تەلەڤیزۆنمان لانی لە ناو سیارە داین گوێ لەوەی ڕادەگرین. جا دەمیست لێرەوە داوا دەکەین. ئەویست چی؟ دەمیست لێرەوە داوایەکتان دەکەین. فەرموو. وەڵڵا ئێمە سکوێریتین باش کە شتێ بکەن ئەم کۆمپانیای سکوێریتیانە نەیەڵن. جا تۆ کاک سامان جەلال گۆڵەی بە چی ئەزانی قوڕ بەسەر وەڵڵای مامۆستا بەڕاستی ئێوە وەکو تۆ لە عاشقینگەری کردووە. من لە شوێنەکەەوە بۆ شوێنێکتر خۆم بۆ نەقڵ ناکرێت جا بە قوربان دێ بشە بورن لەوانەیە قسەکەشم تۆزێک ئەوە بێ بەسەر هەم قسەشی خۆشیش لەکتم بابیکەم. لە خزمەتام کاک سامان گیان هی ڕێز و حرمەتمان هەیە بۆ ئەو کۆمپانیا سکوریتیانە هیوادارم لا ناچن و لا نابرێن بەڵام حرمەتێکی تایبەت بۆ ئێوەی بەڕێزدانن لەبەرەوەی ئێوە هەم ئەم شارە ئەپارێزن و ئەو شوێنانە ئەپارێزن و ئەو کۆمپانیایەش ئەپارێزن. با قوربانتان هەمووی لە خۆشەویستیەوەیە بەڕاستی ئێوە نەبانە ئێمە هەریش شتێکمان نەکردووە لە تاوێدا. بەس داواکارێکمان هەبوو وەڵای لە کاک بارۆزی گۆرانێکی مامۆستا جێگرنیدیا هەیە کەوی بۆ گوتاینا عەزیەتیش بوو. دەرفە دەبێ مەجالە بێ بەسەر سەر و بەسەر چاو. با قوربان دەبم دەستان خۆش بێ. بەڕاستی بەس دەمەویست لێرەشەوە داوای ئەوەتان لێ بکەین ئەگە بتوان ئەو کۆمپانیا گۆڕم بیکەم بە حکوم بەسەر چاو ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە. ئاگە جەرا گۆڵی جار زۆر خۆشحاڵ بووم بە تەلەفۆنەکەت. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی پیرەمەگرون و هەموو پیرەمەگرونیە وڵەکە. قوربانی تۆ بێ. تۆ ئەزیزی حەدم نییە ڕێزم هەیە بۆ هەر هەمیە ئەبم بە قوربانە ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی پیرەمەگرون. برای ئەزیز و خۆشەویستم کاک جەزای ساس مدیر خاڵە مدیر خوا کاک جەزا بزانین چی نووسیوە یا ئەڵڵا خێر جا خۆ ڕێباز گیان نایەتە لای من خەتم خاوە بمبورە بەخوا ڕێباز نایەتە لای من بەداخەوە داوای لێبوردن دەو بە ڕێزانەکەم بەعام باشە کاک جەزای ساز دەستخۆشی لە هەردوو ژەنیاری خۆشەویست و لە کاکە بەرۆز و لە کاک ڕێبازی دیجێ و لە جەلال گۆڵی کاک جەزا تۆ جێگەی ڕێزی برای ئەزیزی منی سپاس دەکەم تۆ هەمیشە گەورەی لای من تۆ برا گەورەی منی هەموو کات لەبەرەوەی هیچ کاتی حسابی بەڕێوبەر و مدیرت بۆ خۆت نەکردووە لەگەڵێمەیە تۆ برای ئەزیز و خۆشەویستی تۆ دوو جار مدیرمانی هەم لە ڕادیۆ و هەم لە ڕێکخراوی هونەری میلی ڕێز و حرمەتم بۆ کاک جەزا هەیە بەرپرسی هەموو میدیاکانی گەڕیان باش کاک ئەحمەد گۆران هەڵبەت ئەم نەورۆزە من زۆر متابعەی شتمە کرد ڕێباز گوێ بگرێ بەڕێزێکم بینی لە سەیران بوون با بڵین ئاوە کەناڵێکیش وابزانام کەناڵەکە زۆر فەرمیش نەبوو بەزیتر خۆخوانەی بڕێسە کەچیتە فەیسبووکەوە باوکەڕۆ ڕێبازڕانەکەم 2000 پەیجوهین هەیە هەر یەکە و لای فێکەکاتەوە مەقابلەی خەڵگەکە و ئەمانە لەگەر ڕێزم بۆی چووە لای عیلەیەک با بڵین عیلەیەک بوون هاتبوون بۆ سەیران جا سەیرەکەی لەوەیە بوو مەجموعەیە دوعای کرد زۆر سەیر بوو بەلای منەوە ئیتر کە کامێرەکە چووە بەردەمی هەڵبەت هەڵەپەڕی وتی ڕۆژێکی زۆر خۆشە ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە لێمان تێک ناچێ بە هیوای ئەوەی ئیشەڵڵا کە باران نەبارێ هەڵبەت ڕۆژە پێشەوە چەند هەزار کەسێک نوێژە بە بارانەیە کرد ئەمیش لەبەر خاتریەوەی مەنجەڵە یاپراخیە نابوو بۆ خاتی پێغەمبەر بە قوزەڵ قورتێ بێ لەبەر خاتی مەنجەڵە یاپراخی ویز نەبارێ باشە ئاها سەیری ئەم دوعایانە ئەنجا لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ برا پێشمەرگەکان ئەوە منیش لە تاجی سەری منن منیش ئەو قسەیە هەرەکەم وە بۆ برایانی ئاسایش و پۆلیس و برایانی هات و چۆ و ئەم شتانە ئیتر زۆر جەوێکی خۆشی هەبوو هەڵەپەڕی و لەسەر چۆپی و ئەمانە
جا من سەیری پەیجەکانەکەم بەدایمی وڵات دووسێ ڕۆژی پێ نەچوو دوای نەورۆز هەڵبەت موچە درایەوە بەعزێ وەزارەت و دەستە و ئەوانە هەبوو نەدرابوو منیش بە سوتفە لە دوکان ئایپاتەکەم دانابوو ئاوا چوومە سەری کە سەیرم کرد ئەو بوو بەس بێ سوورا و سپیاو تێگەی ناسیمەوە یەکسەر کەناڵێکی تر چوە بەردەمی وتی ڕەوشی کوردستان و موچە چۆنە وتی بۆ خاتری پێغەمبەر خوابیان باتەوە بۆ خۆیان و نازانم یەک تریلیۆن لێویە باشە یعنی تۆ سەیری کە زۆر سیر بوو بەل هەر یەک کەس سێ ڕۆژی بەین بوو وتی ئەوە وەزع نییە و ئەمەکەی وەزع و ئەمەکەی حاڵە و پۆلیس پاڵەنێ و ئاسایش ئەکا و پۆلیسی هاتوو چۆ ڕێگەکەیان لێ هین کردن دووتم باشە تۆ سەیری کە یعنی سێ ڕۆژ لەمە بێشتۆ لە سەیران من خۆم سیرمە کردی ئەو یاخوا تێک نەچێ و ڕێزمەیە بۆ هەمویان و جا لەگەڵ ڕێزما بەعزێ جار من مناقەشەم لەگەڵاکەن ئەڵێن تۆ ئەڵێن بابێکیان لەگەڵ ڕێزم من دیفاع قەت لە حکومەت ناکەم بە حیاتیش دەم نەکردووە بەڵام ئێمەیش ڕاست نین یعنی تۆ لە خلالی سێ ڕۆژە یەک دنیاشت گۆڕانکاری بەسەر کەسە تۆ بە تەمای ئەڵێ چی کاک جەلالەوە بۆچی لەو پەیجانە جنێوە پێێن ئێوتم با بە خۆم کەس کاک جەلالی خۆش ناوێت جا ئەگەر هەموو کەس کاک جەلالی خۆش بیستایەوەی تر تەواو خۆش شەرد نییە براکەم جا ڕێباز شاب جانەوە پێشکەشە بە تۆ شتێکی تریش لەم ڕۆژانەیە برادێکا و وتی سیارەکە دەفرۆشی وتم ئەیفرۆشم نایناسم من بەس بۆ نمونە لە ڕێی کردارەوە هاتووە یا شاکارەوە وتی ئاساییە تەرایەکی پێ بم جاوتم حەزەکەی نەشی و تەرایوتی غار وە زانی ئەسپی پێفرۆشم زۆر بە مسەیتەری وتی غارێکی پێ بمتم ها حەزەکەی دەغاری وتم حەزەکەی چوارناڵی پێ بکە بڕۆ سیارەکە ئاوایە بەخوا نیو سەعاتی پێچوو ئەخ وەڵی تەرایی نیو سەعات نییە تەرایی بێتە سەر جادەیەک تەخت بێ و تۆزە هەورازی تیا بێ و جێڕەکەی ئاوا لێ بکەویت خۆ هەمووان سیارەمان کڕیەوە فرۆشتووە وەڵا هاتەوەتی بەخوا ئەزانی چی وتم چی 2019 بەخوا چرکەی تیان نیە وتی وەڵاهی تۆزێ نەوعەکە وتم ئاخر بەس نوقسانیەکم پێ بڵە کاکە با چاچیکە لە هەموو نوعەکان ڕەفیق من لە وایەرمەن لە فیتەر لە پێشتی وتی وەڵاهی جێڕەکەی وتم جێڕەکەی ئەمە خۆی هەروایە ئەم سیارانە لە هەورازە سلۆریەکەی بەرزە بێتەوە بۆی زەخت نەچێتە سەر جێڕەکەی زەختە چێشە سەر مەچینەوەی بۆی ئستۆپیش نەگری ئەلاکولی وتم نادەوێت دەستی خۆش بێ وڵی بە سوتفە نازانم بۆچی سنووقەکەم بەڵایەوە سەیرەکەم چوو بایعەکەی پێوەرگرتووە ئاردی پێوەرگرتووە بردوێتی دەتوخوا وەرە هەر زۆر ناخۆش بوو ڕێباس ڕقەمیشیم لای نەبوو بە بۆنەی پیاوێکی واوە هاتبوو یعنی بەڕاستی پێکەنینیشم لێ پژا بوو تێگەی وتم مەڵا با بە چوارناڵی چاکەی پێکرد ئەشەوبیللا جا ڕێباس هەر لەسەر سیارە کاتی خۆی لە جادەی پیرەمێرد با بڵین هەردووکی دوو ساید بوو ئاوا سایدێ بۆ خوارەوە بوو سایدێ بۆ سەرەوە بوو ێستا بەس بۆ خوارەوەی منیش خۆم بێتاقەت بووم ئەو زلوفە سیارە وشتم نەبوو بەستر سیارەیان دەم بەریشەوە لەو بەریشەوە ڕاگرت ئەو کات بیەمێکی 525 وەستا بوو منیش پاڵم پێوە یا بوو لەبەر دەمی ئێستای قاوەخانەکەی مەڕوانە با بڵێن وەڵا پۆلیسێکی بەڕێز لەو با بڵێنی هاتوو چۆها و منیش تازەم بووم کردووە هەر 20 ساڵە بوو وتی ئەو سیارەیەکی لابە نەیوی چێوتی لای بە هەمیژاوە سێرم گوت سیاری چی مەڵا لای نابە تێڵەم لای بە وتم لای نابە تیاخرێ بە لای بە وتم دڵنیا بەکە لای نابم هی من نییە چی لابە بەخوا خو لێ ڕۆی و هاتەوە من هەر پاڵم پێوە یا بژگەرێکم بەدەمە بووتی لاو نەبرتم ناوەڵە تۆزێکی پێ نەچوو هاتەوەتی کاکە ئەڵم لای بەوتم براکەم لای نابم ئەیتر چوومە ئەو بەرەوە وەستان بەردەمی بازاڕەکە وەڵام زانی کرینێ بیەمیان جوان بار کرد بەتە خۆم نیش تەقەی سەرم نیە من چوزانم وەڵامان بیەمیان بار کرد کاکە کاتێکم زانی هاتەوە بەردەمم وتی لاو بردایە باشتر نەبوو وتم چی دابم خۆی من نییە ئەیوتی کاکە بۆم ناخشاگەی تۆ عیب ناکەی ئەیوتم تۆش عیب ناکەی تۆ جارە بڵێ و سیارەی هی تۆیە خۆ تۆ هیچ نەوتووە ئێکە تۆ هیچ نەوتووە من چی لابم وتی تخوا بەڕازی تۆ نییە وتم من هەر ئیجازەشم نییە لەکوێم بوو با من سیارم لەکوێ بوو پارەی دوو پاکەتم پێ نییە مردوو نەمرێت وەڵام من مزانی یەک دانە هەڵ وەکو وایە سەی من سەر ڕووتاوەیە بوو هەروایە کرد و ئاوایە کرد و سەیری سەرەوەیە کرد و سەیری خوارەوەیە کرد باشم سیارەکەم لێرە ڕانەگرت وەڵا بەدانەیەکی وتی ئەرە کاکە بیەمێکتان نەدیوە کوڕی باشەویژە و پاکەتی لێون بوو بیەمێ بەقەیەکی نەبێ
سەیرێکی منی کردی کاکە وڵی مسارێکم ئالێرای ڕاگرتم وڵی ئەو مرورە بەڕێزە لە سەرەوەی وابزانم جیاز و شتی کرد کرینگە و باریان کردوتی بۆچی باریان کرد ئایوتم تۆش برا لە بەرەبیانەوە بەجێ هێشتوەوە عسرە وتیجا بۆ هێشتر وتمە گەرەزانی من بووم قوڕ بە و تەپڵی سەرم وتم زۆرمان محاولە لەگەڵا کرد بەزەر بردیان وڵا هەتا ئەو مرورەکەی بینی من یەکنەوە علەی دەرچووم دوای شەو ڕۆژە هاتمەوە بۆ لای بازاڕەکە وتم نەوە کۆر بە دوام بگەڕێت شابجان ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەناب خاوەن ڕێزی داوای لێبوردنم هەیە گەر وشەیەکی خراپە شتێکی هەڵەشم وتە بێ پەیوەندیمان هەیە یا داغڵ بین برای دایکم زۆر چاکە ئەچمە لای بەرهەمێکی تری کاکە بەهرۆز غەریب ئەمە چ گۆرانیەکە باوکی باوکم گۆرانی بەلەدیە هونەرمەند من لەوە جوم لێ بووە کەمال فەدەوی ئەی ئەفەرم کەمال فەدەوی با بڕا باوکم کاز لە جێر جوانیێ هەسیر کرایەم لە زیندانیێ تەنیا و بێکاز لە جێر جوانیێ هەسیر کرایەم لە زیندانیێ بە لوقمان و فەلاتونی نیتر نەکرێم دەرمانێ بە لوقمان و فەلاتونی نیتر نەکرێم دەرمانێ نیتر نەکرێم دەرمانێ سازم ناسازا هر کسا تا سرگامه بزن سازم ناسازا بزن سازم ناسازا لبد مستی مگارم شو سرمال گری برا غربت مکن منعم نمریگایا که گردون خوی سبب سازا که گردون خوی سبب سازا
زوري رفيقانا كما يجربوتها ومال لدى زوري رفيقانا كما يجربوتها ومال آخر من لاشي وما يلاشي لقى الله أمعود وسازا آخر من لاشي وما يلاشي لقى الله أمعود وسازا لقى الله أمعود وسازا گیان کردار گیان زۆر گۆرانێکی خۆش بوو دەست و چاو خۆش بابزانم کاک کەمال تەوی ساڵی 2014 بوو شتێکی وا بوو لە نێتیڤی لە بەرنمەیەکان وایە لەوری جملێ بەڕاست دەست و دەمی تۆ خۆش بێت و دەستی ئەویش خۆش بێت هەڵبەت کاکەمال هونەرمەندێکی ئەزیز و خۆشەویست و بەرزە بەڵام خۆی وتنی قسە ئێستا ئەگەر من ئەم قسانم جدیات بووایە 2300 کێشەم بۆ دروزە بوو بەسخوا بۆ ڕەحمی کردەوە بە پشتیان قسەکە ئەو داماوە بە جدیات یەک قسەی کردی سەعاتەکەم بای 100 وەرەقەی هەر کردیان بە پەڕ خۆوەیش بوو بۆ معلوماتان نازانم 100 وەرەقە بوو بەس ئەو سەعاتەی دەستی ئەو گرانبەها بوو بەزیتر بۆ ئەو کاتە بۆ خەڵکی ئەم باشوورەی ئێمە 100 وەرەقە و سەعات یعنی خەیاڵی بوو زۆر خەیاڵی یەکی وچیای سفری دەرکرد و یەکی نازانم زۆرم جابوتی لەگەڵ ڕێزم بۆی هونەرمەندێکی ئەزیز و خۆشەویستە بارەوز جان لە پیرەمەگرون دانیشی جەناب باش چەندێکە بێت تقریبان خەریکی تقریبا 2-3 ساڵە بۆیە ئەڵم چکە سەردەمی من کاکفریادمان هەبوو با بڵێین کاکفریاد فریا چاوڕەشیان پێوە وابزانم لە منطقەی پیرەمەگرونی دوکان ئەو گۆرانی ئەو کاتە هەتا توانە لە دڵما بووی خواوەکیل بیستم ئێستا باست کرد براکەم سەلام عەلەیکوم سڵاوی خوا لێ بێت تۆ باشی دەنگ و باسێک ئاگدەرام کاتدان باش ڕەمەزانیشتان لێ پیرۆزە براکەم هیوادارم هەر لە ڕقۆشیا بن بەخێراتنی ئەو هونەرمەندە گەنجە قۆزاکەم ئەو دوانە ئەوانەی تەقێنن کردار و چییە؟ شاکار کردار و شاکا کۆرە لە جیمیشم قەسەم بەخواوەست ئینە ئەو هەناسە بەشێشم پێکەوتۆ باسی ئەوە کەوتی سیارەکەی بردو ئادی ببردۆ ئەو دۆم بۆ قسە خواڕەکەی قاچی خۆم بشێنم بە قورعان برای گەورەی کاکە توانە گیان ئیکڵ و جیکڵ ئێستا ئەرەوەڵا ئێستا ئەمانی ئیکڵ و جیکڵ ئەسڵیەکە ئەمان نێسە کورە باسی ئەوە کراوە ئاردی ببردەوانێت دۆم بڵزەی قسە خواڕەکەی قاچی خۆم بشێنم بە قورعان لە دەکەی نەخەی بمرم وڵی ئامۆزە 1920 سیارەکەم خۆم دڵم نایە بە قورعان دایکم ساڵ جاری پێوتم ڕۆڵە بایعوەرگرە هەموو دایکیان چەند ئەڵی کرێکەی ئێم بەسەر چاوم با خۆیان بۆ کاک جەلال ئەو قسەی کە کردێتی کەوتی غاری بێ بەم قانونی معرەز وای علاوێ بە غارێکی بێ بەم ئەم قسە قۆڕاکەن ئەوانیشی معرەزەکەن وڵا لەگەڵ ڕێزم بۆ تۆ بۆ ئەوانیش ئەرە وڵاوتی با غارێکی پێ بەم تمەس بایعەکە ناتم بەس کاک جەلال ئەم هونەرمەندە بەڕێزە سەوتی دای لە کێشە لەو کوڕە پێنجێنەی خۆمان ناوی چییە؟ کامیان این کوڕە گەنجەکە کورە ناوەڵیم چۆن لەبیێتەوە پێنجێنی کاروانووری؟ نا ئەی هین کۆی بانگی شکر بۆ گۆرانی بۆ ناوەڵیم چۆن لەبیێتەوە سەرکۆ نا ئەی کێ قوڕ بەسەرە خۆ هەموو پێنجێن براکەم پێنجێنی ژنەکەش یادم کەلاری دەرجانە بەرنامەکە وتی چۆن پێنجێن و کەلاری هین کورە ئەوەی کە پار ڕەمەزان بانگمان کرد کلیپیشی کردو لەمەدەیە کورە ناوی چییە؟ کورە ئەوەی کە حەمە ساڵح دیلانی ژەڵە ڕازەکە پار ڕەمەزانەوە نەبوو بە گەشتیار عومەر گەشتیار ئافەرم سەوتی لە گەشتیارە جێم کوڕە بەڵێ نانە سەوتێکی خۆشیە بەدەڵام من تا ئێستا لە یوتیوبشتا دەرم بینیوە واللهی خۆم نیش بە خزمەتی نەگەشت بووم بەس کاکە شاکار تەلەفۆنی بۆ کردم
وتی کوڕێ دەنگخۆشمانەیە لە پیرە مەگرون ئاوتم بێنە باوکی باو نانە ئەو پیرە مەگروانە شتیان پێ لێرە شتیان پێ ئەوە گادێ قەرزارە نەوەسمەوە یەتەوە بیستیمان کاکتوانایترە بێ شتێکمان بۆ بکەن ئینشاڵڵا کاکەژیان هیوادارم هەر لە خۆشییا بن کاک جەلال بەڕاستی ئەو بەرنامەیە بە ئێوە جوانە جارێ ڕۆبۆتەکەی ڕادیۆی گەڕیان ڕێباست بەڕاستی ڕۆبۆتە کامێرەمانەت دیجێ دار و بەرخۆیەتی خوا ئاگای لێ هینێکم کڕی بوو دەڕنەفیزێ 11 دەمی لەگەڵا بوو ڕێگەڵی ئەوەیە کورە سڵاو لەو خوای سڵاوتان لێبێ وەڵی بەڕاستی پێشکەوتون بێمە ئاش بێ هیچ شتێک دەستان خۆش بێ من لەو ناڵم دەستان خۆش بێ کاگەبا لە کاتان نەگەم ڕێز و سڵاو خۆشەویستی مێ بۆتان شەو شەوگاردان هەر لە خۆشییا بن قوربانە بم زۆر زۆر سپاس بۆ قوربانی مناڵی جەلال گۆڵی و هاوڕێی خۆش بێ بۆ پەیوەندەکەی بۆ قوربانە بم ڕەمەزانیش لە ئێوە و لە هەموو کوردانی تاراوگای ئەزیز پیرۆز بێ وابزانم داماوانە خی گەورە لەیان قبول کا ئێسەی تر ڕۆژ وەشکێنن بەخوایتە خۆ تاخیرمان کرێمە بۆ نەو چارەک و نیویش بەزی تر هەروای لێ هەڵەکڕێ ئەمەشیان هەر پێشکەشەکەم بە کاکتوانە ساڵی نەوەتەکان ماڵی خزمێکمان لەو دێهاتانی لای پێنجێن بوو با بڵێن ڕێباز ڕەمەزان بوو چوون بۆ ئەوێ تقریبان 18 ڕەمەزان بوو ئیتر عادەتیەن لەوێ کارەباوشت نەبوو هەر لۆکسەکە و فانۆزە حیاتەکە بوو ئالەوە سەعات دەخەوانینە هەرچی وتم من خەوم نایە وتیان نییە برا بێ بخەوی دووەڵەسین بۆ پاشێ وەڵای تر سەعات دووە ساین بۆ پاشێ و خی گەورە نەیبڕێ کەرە و کورە ئەم کەشک و ئەیتر حەچیشتی کوردیە بە کولێرەی گەرم و ئەوە جا ئەوان لەشیان ساغ بەیتر سەعاتە پێشەوە تەنویان داخست و کولێرەی چەوریانەکرد بۆی پارشە و بیخۆیت و بێتر بەیانی جا کولێرێش قورسە خۆتان نەزان کێشەی نەبوو خوا ئاگای لێە تاوارە لەو دەشتەیە هاتم ڕۆشتم نەتوونی و نەبرسی ئەمە نەچاک بوو لە دوای سەعات دوو ئەو خزمەمان تەمەنی هەبوو خی گەورە لێی خۆش بێسە نەماوە زام حاجیر بوو وتی وەرن بۆرە بابچین نوێژەکانمان کەین هەڵبەدە و تۆزە پێشتر ئەچوو ئیتر کە چوین لەگەڵ ڕێزمە ئەوێ با بڵین مزگەوتەکانی ئەو کاتەیان ئاوا حەوزێ بوو حەوزەکەش چۆنەڵی سەکۆیەکیە بوو لەوێە نوێژەکرا ئەمەش عیب نەبێتەوە لێتەکە ئیترێمە کە چوین وابزانم من و کاک حاجی یەکەم کەس بن چوین خۆمان پیا کرد گەنجێکی تیا بوو هەتا ئێرەی لە ئاوەکە بوو ئاوی چی خواوەکی کانی بوو پیاو نەبوو دەستی تێوە بە جاوەرە بەو سەعات دوونی و سێ شەوەش بێنەرە بەر چاوی خۆ هەر ئاواکرێ و نیەتم هەیە و نێرا سەری پیا بکە من و حاجیش وەسابووین سەیرمانە کرد تاریک بوو هەرزوو زووە و نیەتمەیە و هەر نێوەرا سەری پیا بکە منیش نەمەزانی نیەتمەیە و شدەوە دیانی چی ئەمە لەگەڵ ڕێزمە پەرژنێکی پۆڵین بێ نەبێ بە شتێک لە سەرمان بکەوێ کابرا داماوەی وسڵ دەرکا بەزیتر هەروایە کرد نێوەرە ئاوەکە سارد وڵا کاک حاجی چانەکەیا بە پشتیا وتی بڵێ نیەتمەیە گوم خوارجارێک تشتیوان ناکەم و سەریشکە بە ئاوەکەیە هەڵبەتە ئەویش دوو لە ڕوویە و بینەران لە تاوە لە تەریقیا وڵا سەری کرد بە ئاوەکەیە بەسکە هاتەوە دەرەکە خەریب ڕەقە بووە وتی بڵە جارێ ترشتی وان ناکەم و ئاواش ئەو خەڵکە تاخیر مەکە خەڵکیە دەستنوێژەگرێ بابە لەواچە چەند کەسێ لەبەر تۆ ڕووی نەبێتە خوارەوە ڕێز و خۆشەویستیم بۆ کاکتوانە و بۆ کاکە ئەحمەد گۆرانیشەی باش ئەچمە لای بەرهەمێکی ترێ ئەی ئەمەیانە چییە بابە ئیمامەس ئاکامە داوا لێبرنی لە کاگڕباز جەنگی سری کامێرنە هیچ کە شاعرهام زۆر لەبەر نییە بێ لەبەر بایلەهی بڵێم دوشوارم خامەخەشی سەبای فەرمانس نانەی سەحەتی خۆ وەرگرە براکەم کێشەمان نییە لە دنیای خوایە ئەی ئافەری
دڵم دی لە بەیادی گوڵزارێ لە سۆیانی لە چاوم خوێندەبارێ هەی دڵم دی لە بەیادی گوڵزارێ لە سۆیانی لە چاوم خوێندەبارێ هەی عەزایب دڵڕفێنە شۆخی دڵتەڕ خەدوو باڵای وەکو غەڵفی بارێ شەو دنیا گەلێ ڕەشتر لە خاڵی بە شەمعی ڕووی تەموو تاری دەتارێ هەی بەڵێن دەردی ئەمینە بوومە مەزنون تلا و تلمە لە جێم وەک دەردەدارێ هەی بەڵێ دەردی ئەمینە بوومە مەزنون تلا و تلمە لە جێم وەک دەردەدارێ هەی حەشیمی حەڵ بزانە خۆی تەبیبە مەگەر بۆ خۆی بە دەردی دڵوەچارێ هەی دڵم تەقیە تاکو کەی سەبر کەم نەدرکێنم مەوینی ناو نیگارێ هەی بەڵێ ئێڵشۆ خەبێ گەردەن نیگارە چە شیرینە کە درکاندم بەزارێ بەڵێ ئێڵشۆ خەبێ گەردەن نیگارە چە شیرینە کە درکاندم بەزارێ گردن نگارە چه شیرینە کە درکاندم بەزارێ هەی دڵت سێنە سەرم سوڕمە لە جوانی هەزار ڕەحسەن لە کاری کردگارێ هەی چ سەربەزە سلەیمانی بە تۆوە کە ناوبانگت بڵاوی کرد لە شارێ ئەی سنووری تێپەڕاندووە تاودی و بە کۆیەدا گەیشتە سەر سنارێ هەی لە سۆیانی سەبوریم لێتەریوە بە زەید بێ بە حاڵی لێو بەبارێ هەی بە تێری سەد کەسی ڕاوچی نەپێکرام چۆ سازی کە پێکاتم بەزارێ هەی بە تێری سەد کەسی ڕاوچی نەپێکرام چۆ سازی کە پێکاتم بەزارێ سیری سەد کەسی ڕاوچی نەپێکرام چۆ سازی کە پێکاتم بەزارێ سڵی یەشخت لا دڵمدا چەقیوە کە بەر بگرێن دەڵێم هەر بۆ نیگارێ هەی کە مەشغوڵم نیگار ناکرێ بۆ لادرێم بەڵێم نێوت دەخەمە نێو نەوارێ هەی لە عاشقی تۆیە بە هەرۆزی کەڵۆڵیش کە بۆتە هاو نەشینی شەمعوتارێ تاچێ خۆشەویستی دەنەرویرم دەپاڕێمەوە لە بەر پەروەرگارێ
نگاری خوش خط و خاڵ بێ بەبووکەم لە بینمان نەمێنێ هیچ شەرم و عارێ نگاری خوش خط و خاڵ بێ بەبووکەم لە بینمان نەمێنێ هیچ شەرم و عارێ خۆش بێ بەخێر بێتەوە گۆرانێکی شادی خۆش بوو وەڵاهی باوکم ڕێباس لەگەڵ ڕێزم بۆ کاک بایرۆز بەزەم جاراتن دووسێ گۆرانی بۆ من تەجیل کەن باوکم بە قورعان ئەم مۆسیقایە ئەمەنە جوان لێن پیا و هەر لە خۆ حەزەکە گۆرانی بووە خەریب و لێ وەرگرم کۆپلێ وڵەمە لە خۆم دەست و چاوتان خۆش بێ بەڕاستی دوو گەنجی جوان دوو مۆسیقی جوان یعنی بێ بڕووبیان و لەگەڵ ڕێزم بۆ هەر هەموو مۆسیقیەکان هەمویان تاجی سەری جەلال گۆڵین چکا من خۆشم مۆسیقیم خۆتان نەزانم بەڵام ئیتر بەڕاستی ئەوەی ئەم شەو ئێوە کردتان من داوای لێبوردنەکەم چکا بەڕاستی بە ذاتی خوا من لە سیارەکەی خۆمە ئەگەر تەجیل لێبم لەوە زیاتر سەوتی ئێمێ ئەمە ڕاستیەکە ئەم سەروە و سەریتیانە دەستان خۆش بێ بڕوا بکەم مۆسیقی ترێت نەزانم ئەخیر سەوتی ئێمە لە کاک زەلا گوێم تێوەی نییە جا ئێوە تازن یاخوا سەرکەوتوم نیشەڵات جا ئەوانەشی کەێن ئەوە نەبێ ئەو نەکۆم بەخواتیایەت ئەمی 5-6 ساڵە 7 ساڵە خەریکە ترە و ڕۆژەدانەیەکیان پێشەوە دەست پێ بکەین بەلەسەی کرد مەرەوتم کاکە لە جێی من بی وتم هەر نییە گوێ لە قسەش نابێ نەک وتی بۆ وتم کاکە من لەنەو شەشەوە خەریکم ئەرێ تۆ 4 ساڵ 5 ساڵە هاتووی ئەمە خێرە تۆ کەڕبووی من گوێ میژەکە ئەخ بەجددی هەروایە دەست و چاوتان خۆش بێ ڕێزمەیە بۆ هەموو ئەو مۆسیقی ئازیزانە چاویان ماجەکەن بەڵامی تر شوێنەکەی ئێمە وایە جیناکە ئەوانیش ڕازەکەن بەڕاستی حەق بەوانە تۆ لە شوێنێک کە گوێت لە خۆت نەبێ یا مۆنیتەرێ لە بەردەمتانە بێ بەخوا بەڕاستی مۆسیقایش هین نابێ بەس ئێمە ئێشتا ئیجازەمان لەو مامەسا بە ڕێزەی ئەو دیوەرگرتووە بزانام چووە بۆ پیاسە بۆ ئۆرزی ئێستا ئەمەنەی کالۆری سووتانوە لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە خۆشەویستان من پێم خۆش بوو زیاتر لە خزمەتتان نابم دیارە من 45 شەوە بەرنامەم نەکردووە ئەم شەو داوای لێبوردنەکەم ئەگەر کەم و کورتیەکەم هەبوو بێ لەبەرەوەی خەریبی بەخوا بەرنامە پێشکەشکردن وشتم لە بیرە چووە 45 شەو زۆرە دابڕێت بە سپاسێکی بێپایانم بۆ کاکە ڕێباس کە هاوکاری کردم بەرنمەکانم بخەمە شەو هەم لە ڕەمەزانە و هەم کاوە ئاسانیشی بۆ کردم بۆ بیناکە و دەست و چاوی ماجەکەم کە هەموو شتەکانیشی هەر هەمیدانا بەڕێک و پێچی ئەتوانم بڵێم یەکێ بوو لەو بەرنامە سەرکەوتوانەی کە کردومە هەموو بەرنمەکان سەرکەوتوو بوون بە زەمەی ئەم شەو زۆر تایبەت بوو ڕێباس ئەگەر لە غۆی لەسەر بێ و دوو نەفەر بێتە ژوورە و بچێتە دەرەوە وەکو من وایە سەری لێ تێگەچێت هەڵبەت ئەم شەو نەکەس هات نەکەش کەسیش ڕۆی بۆیە دەست و چاو خۆش بێ بەرنمەیەکی سەرکەوتوو بوو دەست خۆش بێ هەموو شتەکان تۆ داوناوە هەموو تەلەڤیزۆنەکەش ڕاستەوخۆ خۆشەویستان ئەگەر وشەیەکی هەڵم وتبێ ئەم شەو زۆر داوای لێبوردنەکەم چکا بەڕاستی پەیوەندیم زۆر پێوەکراوتیان کاکە نابێت دابڕێت و ئاوە هەنێ و شەشە بوو لەوە چێ بۆ سەر تەلەڤیزۆن نەبێ بەزیتر تازە وتمان داوای لێبوردنمان هەیە سپاسی بێپایانم بۆ کاکە کردار بۆ کاکە شاکار هیوادارم لەگەڵمانە بەردەوام بن ئیحراشتان ناکەین بەزیتر شوێنەکەی ئێمە بە کورتی و کورتیە بێ بە بانزین و بە جیڤانی خۆ بێ ئەو مشکلەکە کولفەیتیان داوای لێبوردنەکەین کاکە بەرۆس دواوتت بۆ جەلال گۆڵەوی بۆ میدیاکانی گەڕێ دەستخۆشی لە جەنابەکەم هیوادارم وە لەو سەرکەوتوشی بەڕاستی لێوە شاوی بۆ ڕادیۆ جوانەش سڵاو ڕێزیشم بۆ کاک ڕێباز لە پشت کامێرە ماندوو بوو لەگەڵمان هەر ساو سەلامت بێ ئیشاڵڵا بە هیوای ئەوەی دەرکەوی هەر لای منە لە شوێنی تریش دەرکەوی چکار دەنگێکی ناوازە و خۆشە پێوەیە و گۆرانیەکانیشە بەڕاستی بەڕێزەوە گۆرانیە بچڕی دەست خۆش بێت وشەکانیشە کە بەکارێنی هەر جوانن وابزانم زۆرە لەو با بڵێن کۆپلەی بەندەکان کە یەڵی هی خۆتە من زۆربەی بۆ خۆم دایانێم بەس پێم خۆش لێرە ڕێز سڵام بۆ برای خۆشەویستی کاکە ڕاست لە پیرەمەگرونی شعری جوانە نووسێ هاوکارمەویش کوڕێکی ترمان هەبوو لە پیرەمەگرون ڕابەر ڕاماڵ
ڕاماڵیش لە پیرەمەگرون شاعیرە ئاگادار بە ڕاماڵی شاعیر ئازامی شانووی شەکە بەڵێ بەڵێ ڕێزم بۆ کاک ڕاماڵ هەیە چاو لەم پیاوە بێ ڕاماڵ جا ڕاماڵ شتی جوانە نووسێ کات خۆشتی بۆ کاروان خەباتیە نووسی بە ڕاستی شتەکانی جوان بوو خۆشەویستان بە هیوای ئەوەی ئیشەڵا با لە بیرم نەچێت ڕێز و حورمەت بۆ کاک جەزای ساس زۆر زۆر سپاس بۆ جەناب چاو ماجەکەم مدیر گیان با لە یادم نەچێت لێرەوە 100 جاری تر پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەو مانگەی کە هەچی خێر و بەرەکەت و خۆشی کە لە ئاسمانەوە بێتە خوارەوە لەم مانگایە هاتوۆتە خوارەوە بە هیوای ئەوەی ئیشەڵا ئەم مانگە ببێتە مانگێکی خۆش ببێتە مانگێکی ئاشتەوایی لە بینی هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستان و عێراق مانگێکی پڕباران مانگێکی پڕموچە پشتیوان بەخوای گەورەی ئیشەڵا بەشکم تا جەژن دڵی کوڕەکان ڕازی بن دوو موچە بن 25 مانگ ئەخیر موچەی خانەنشینی مەدەنی تەواوە بێ دڵتان باش بێ کوڕە ڕەمەزانە بۆ خاتری خۆ ئەو میلێتە داماوە بەخوا ئەشتوانن لە دوو ڕۆژان موچە بەن ئاگاداریەوە بن چکان من خۆم موچە خۆرە مەزانم وازانم 2016 بوو لە عارفەیە موچەی هەموو وەزارەتەکانیان تا هەشتی ئێوارە نایانێش هیچ کەسێ بێ موچە بێ بە هیوای ئەوەی شەڵاگەر پارە لەبەر دەسا بوو دوو موچە بن بە موچە خۆرانی خۆشەویست خۆشەویستان نوێژ و تەعات و ڕۆژووی هەموو کەس قبول بێ ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەموو مسلمانانی کوردستان هەتا جومعەکەی تر و لەگەڵ هونەرمەندێکی تر کاک ڕێباس ئەم جارە هونەرمەندەکە ڕێئەخا نازانم ئەڵێ سوپرایزێکم بۆ هەیە بڕوا بکەن بەخوای گەورە من نازانم چێ ئیتر بزانین سوپرایزەکەی کاک ڕێباز بۆ هەینیەکەی تر ئێمە دوو هەینیمان لەبەردەسایە ئەمە هەینیەکیان دانەیەکی تر و دانەیەکی تر من لێرەدا بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ سلێمانیەکی ئارام کوردستانێکی خۆش ڕێز و حورمەتی جەلال گۆڵەی قبول بکەن تا جومعەکەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ بێ ئینشاءڵڵا خەمباری بێڕادەیە دڵم خەمی نامشۆ فرمێسکەم دێتە خوارێ چاپڕاستی نامشۆ هەی تەختەبەری کۆڵادان بۆ سەسەری نامشۆ مەلی بەختی کۆچی کرد ڕوو لە فڕی نامشۆ هەی ماڵی دڵمێرانەیە گریان وشی نامشۆ هەنجن هەنجنە دڵم هەواو بری نامشۆ هەی ئیزراییل دڵ بسێنە کاتی یاسی نامشۆ هەی کۆنە یارم شوودەکە بۆ ئەو شیری نامشۆ یا ڕەبی هەر بناڵێن دوعام ئامی نامشۆ هەی سڵاو لە کاکە کردار عایدە ژەنی نامشۆ دەلەیدە کاکە شاکار لەیدە شاکار عایدە ژەنی نامشۆ نەناڵێ کاکە جەلال زۆر خەشیری نامشۆ سڵاو لە کاک ڕێباز بێ عایدی دووربی نامشۆ بەهرۆ جوانیان بۆ بڵێ عایدی چنی نامش هەی عایدی چنی نامشۆ هەی ناز 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 مەکە گوڵم نازت گرانە ناز 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 مەکە گوڵم نازت گرانە بیکە بۆ خاتی خودا و ئەماجی ڕەمەزانە خاتری کاک جەلال و ئەم ڕادێگەڕیانە سەبر چاوت دادەگری بەو نەرمەنی گایانم ترپەی دڵم ڕانەیری هەی دڵم هەروەکو منداڵ بەرەو ڕووی تۆ پادەگری دڵێم دەناسک بووە ئاخر کوا بەرگە دەگری هەی وایلی هاتووە کاتێ بیکەی تەماشا دەگری گەڕ ڕۆژێ تۆ نەبینێ جەستەم لەرز و تادەگری
خەمی دووری تێنزاڵە دەست بەسەرم دادەگری فرمێسکم دێت نەخوارێ هەردوو چاوم وادەگری هەیکوانێ دڵداری ڕاست بۆ گوێ بۆ ئەم لەولادەگری هەی معشوقت بەرەو مەڵتان شەو ڕۆژ ڕێگا دەگری سڵاو لە کاک جەلال بێ بۆ بەندە تازی سەری هەزار بەندی بۆ دەڵێم احترازم لێ نەگری سڵاو لە کاک ڕێباز بێ یەکەمین مەسەوەری لەی دەکاکە شاکار لەوا وازێ ڕای نەگری دەلەی دەمامە کردار لەی دەمامە کردار ڕاستی پەنجە گەوهەری هەی ناز 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 مەکە گوڵم نازت گرانە ناز 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 مەکە گوڵم نازت گرانە بیکە بۆ خاتری خوددا و ئەماژی ڕەمەزانە خاتری کاکە جەلال و ئاوڕا دێگەڕیانە هەی تۆ خەرمانی گوڵانم بمرم قەدرم نەزانم لەو کاتێک کە تۆ مناسی ئەیزا خۆر گوژیانە هەی تۆی سەرکردەی دڵی من ئیلهامی شەعرەکانم نەکەی بەزیێم بهێڵی چونکە بێ تۆ ناتوانم هەی بە تۆ بەندە ژیانم لە ناو چۆن و فەوتانم هەی بە تۆ بەندە ژیانم تۆ نەسووربانم بۆم بە خۆش حاڵ دەزانم لای کاک جەلال میوانم دەنەی دەکاکە شاکار بەبرا گەورە و دەزانم سڵاو لە کاکە کردان لە پەنجەی تۆ دەڕوانم سڵاو لە کاک ڕێبازمێ بۆ تۆیە بەندەکانم لێی دەکاکە کردار بۆ تۆیە بەندەکانم بۆم بە خۆش حاڵ دەزانم لەو بەرنامە میوانم ئەم شۆ بە بەرزی دەڵێم وا لە ڕادوێی گەڕیانم وا لە ڕادوێی گەڕیانم تێشی مازدا دانیش بووم لە ناکە و عود و کەمانەوە سا هەی لە حیرەتە سەراپا مەجلیسیم هاسا یارم هاتە ژوورەوە دەستی ڕەخیب لە دەستا وەکو دوژمن و نەیارم بەرام بەڵدڵ ڕاوەسا هەی بەو تیرا بریندار بووم خوێنی جەرگم نەوەسا بەندانت بۆ دادەنێم وەک کتێبی ئاوێستا سڵاو لە کاک جەلال بێ دێڵم چون کە پێویستە سڵاو لە کاک جەلال بێ دێڵم چون کە پێویستە وا لە ڕادوێی گەڕیانم وا لە ڕادوێی گەڕیانم کردا تۆڕامەوەستا سڵاو لە کاک شاکار بێ دێڵم چون کە پێویستە دێڵم چون کە پێویستە هەی ناز 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 مەکە گوڵم نازت گرانە ناز 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 مەکە گوڵم نازت گرانە بیکە بۆ خاتری خوددا و ئەماژی ڕەمەزانە بەشا نازیەوە ئەم شەو وا لە ڕادوێی گەڕیانە سڵاو لە کاکە ڕێباز بۆ ئەو کامێرەمانە سڵاو لە کاکە ڕێباز ئەو کامێرەمانە یاڕەبی ماندوو نەبی لە ناڵی لەو ژیانە سڵاو لە کاکە کردار دەلەی دەبە و پەنجانە